ئەبولعالیە کە یەکێکە لە زانایان دەفەرمێت هەر نوێژێک سێ تایبەتمەندی تێدا نەبێ ئەو نوێژە تەواو نییە، دەبێ هەموو نوێژێک سێ تایبەتمەندی تێدا هەبێت. یەکەمینیان ئەو نوێژە دەبێ ئینسان فێری ئیخلاس کات کە ئینسان تەنها مەبەستی خوای پەروەردگار بێت، بۆ خوای پەروەردگاری بکات خالیسەن و مخلیسەن. دووهەمیان دەبێ نوێژ ئینسان فێری لە خوا ترسان کات، هەر کەسێک بەهۆی نوێژەوە فێر نەبێ لە خوا بترسێ و لە حەرام بگەڕێتەوە دیارە نوێژەکەی تەواو نییە و تەواوی نەکردووە. سێەمیان دەفەرمێ هەر نوێژێک دەبێ ئینسان بەهۆی ئەو نوێژەوە وای لێبێت زیکر و یادی خوای پەروەردگاری بیرکەوێتەوە و زیاتر یادی پەروەردگاری بکاتەوە. ئەنجا دەفەرمێت ئیخلاس ئەمر بە هەرچی چاکە هەیە دەکات، ترسان لە خوای پەروەردگاریش ڕێگەری لە هەموو خراپەیەک دەکات. کوردەواری دەڵێ لەوەی بترسێ لە خوای ناترسێت. هەر کەسێک نوێژەکەی تەواو بوو فێری ترسان لە خوای پەروەردگار دەبێت. ئەو ترسانەش ئینسان وا لێ دەکات لە هەموو قەدەغە کراوێک لە هەموو حەرامێک بگەڕێتەوە. ئەنجا زیکر و یادی خوای پەروەردگاریش هەم ئەمر بە ئینسان دەکات چاکە بکات و ڕێگەریش لە ئینسان دەکات کە خراپە بکات.